ئاگاداربوون لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە هەموو دنیا پێشدەبەستێ باستی گەشەکردن و توانستی دامەزراوەکانی کەشناسی فەرمانگەی کەشناسی چەمچەماڵە جگەلەوەی حکوومەت ئاوڕی جدی لێ نەداونەتەوە و ئامێری پێشکەوتویان بۆ دابین نەکراوە بەشێک لەو ئامێرانەشی هەیەە هەکیان کەوتووە و کار ناکەن. لە کوردستانە دوو جۆر محەتەمان هەیە، محەتەی ئۆتۆماتیکیمان هەیە، وێزگەی کلاسیکیشمان هەیە. ئەم وێزگەی ئێمە وێزگەی کلاسیکیە، بەڵام ئێستا وێزگە کلاسیکیەکان وەکو کلاسیکیەکەی جاران نەماوە لە دنیای ئێستا ئامێرەکان گۆڕاون بۆ ئامێری دیجیتاڵی، ئامێری پێشکەوتوو هەیە، بەڵام بەداخەوە ئێمە وێزگەکانی کوردستان بە عام و وێزگەکەی ئێمەش بە تایبەت هەر بەو شێوە کلاسیکی جارانی ماوە. ئامێرەکان بەردەوام پێویستیان بە نۆژەنکردنەوەی، بەڵام بەداخەوە ئەوە چەند ساڵەکەی ئێمە ئامێرەکانمان نۆژەن نەکراوەتەوە، هەندێک لە ئامێرەکانمان لە ڕاستیە لە کار کەوتون. بەداخەوە کە حکوومەت هەندێک جار لەو گرنگی کەشناسی تێناگات. شارەزانی بواری کەشناسی ئەمەشە بە گرنگی دامەزراوەکانی کەشناسی دەکەن و پێیان وایە پێویستە گۆڕانکاری لە سیستمی کاری فەرمانگەکانی کەشناسی لارێمی کوردستان بەدی بێت. وێزگەکانی کەشناسی گرنگی و بایەخێکی ێجگار گەورەی هەیە لە تەواوی جیهانە. یەکێک لە گرنگەکانی ئەوەیە ئاو هەوا کاریگەری هەیە لەسەر زۆربەی زۆری چالاکیەکانی مرۆڤ. ئەم چالاکیانە مرۆڤ ئەگەر لە وێزگەکانی کەشناسیەوە پێشبینیەکانی کەش یان بارودۆخی ڕۆژانی داهاتووی کەش و هەوای بۆ ڕوون بکرێتەوە، ئەتوانێت بەپێی ئەو ئاو هەوایە گۆڕانکاری لە چالاکیەکانە بکە و چالاکیەکانی ئەنجام بە. پەیوەستە بە ژیانی ڕۆژانی خەڵکە و بە چالاکیەکانی خەڵکەوە ئەتوانین بڕین لە وڵاتانی جیهانە پێشکەوتنی باشی بەدەستێناوە. پێشبینیەکانیان لە سەر 1995ەوەیە، بەڵام بەداخەوە وڵاتی خۆمانە و گرنگجە تایبەتی پێ نادرێت، چونکە وێزگەکانمان کەمن و وێزگەی کلاسیکین و تا ڕادێکە توانین لە شوێنەکانیشیان گونجاونین. ئەو وێزگانی کە ئێستا هەن زیاتر ڕێکخراوی فاو دایناوە، وێزگەی کشت و کاڵین حکوومەت هێرێن پێویستە وێزگەی ئۆتۆماتیکی کارە لە ناوچەکانە دابنێ بە تایبەتی و ناوچانەی کە ناوچەی گواستراون. لە سەراستی هەموو جیهان بۆ ئاگاداربوون لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا پشت بە پێشبینیەکانی دامەزراوەکانی کەشناسی دەبەسترێت. هەرچی لارێمی کوردستانە ئەو دامەزراوانە نەک هەر بە سیستمی کلاسیکی کار دەکەن، بەڵکو بەشێک لەو ئامێرانەشی هەیەە کۆن بوون و ناتوانرێت سوودیان لێوەربژیرێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.